کۆبوونەوە ڕەنگە 2 سەعات بخایانێ بە تێر و تەسەلی گفتوگۆ لەبارەی دەستگاکەوە کارەکانی دەکەن لە سنووری ئیدارە ڕاپەڕین و ئەندامانی بۆردەکە دەستنیشان دەکرێن و ئەرک و بەرپرسیارەتەکانیش دابەش دەکرێن بۆ ئەوەی بزانرێت ئیشەکان چۆن و بە چ شێوازێک بەڕێوە دەچێت. دیارە دەستگای پەرپێدانی ناوچەی ئیدارەی ڕاپەڕین با بڵێن شێوازی کارکردنی کردداریە بۆ گەشەپێدانی کەرتی تایبەت بەهێزکردنی کەرتی تایبەت لە سنوورەکە و هەروها ڕەخساندنی هەلی کار و گرنگیدان بە ئابووری خۆجەیی ناوچەکە. ئەم پرۆژێ بۆ دەڤەری ڕاپەڕین گرنگە چونکە کار لەسەر چەند لایەنێکی جیاواز دەکات بە تایبەتی با بڵێن ڕەخساندنی دەرفەتی کار و کارسازی بۆ گەنجان و گرنگیدان بە کەرتی کوشت و کاڵ و کەرتی گەشتیاری و هەروەها پرۆژەی بچووکی گەنجان و لەلایەکی دیکەوە بابەتی فراوانکردنی بازار. خۆ دەزانی ئەم دەرفەتانە زیاتر لە شارە گەورەکان هەیە. یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی ئەم پرۆژەیان ئەم دەستگایە ئەوەیە کە ئەم دەرفەتانە بێن بۆ ئیدارەکانیش. ئیدارەی ڕاپەڕین خۆ دەزانی ناوچەیەکی فراوانەوە دەستی کاری زۆری تێدا، ژمارێکی زۆری گەنجی تێدایە. بەهۆی نەبوونی دەرفەتی کار و دامەزراندنەوە ژمارێکی زۆری گەنجانی دەڤەری ڕاپەڕین ساڵانی ڕابردوو کۆچی دەرەوەی وڵاتیان کردووە، کۆچی وڵاتانی ئەوروپایان کردووە. بۆیە ئەم پرۆژەیە یان ئەم دەستگایە کار لەسەر ئەم بابەتانە دەکات، ڕەخساندنی هەلی کار بۆ گەنجان و گرنگیدان بە کەرتی تایبەت لە سنوورەکە و دەستگیرۆی کردنی ئەو گەنجانەی کە کارامە و داهێنەرن لە بوارێک لە بوارەکاندا بەهرەیان هەیە، داهێنانیان هەیە. ئەم دەستگایە دەستی ئەم گەنجانە دەکرێت بۆ ئەوەی پەرە بە داهێنانەکانی خۆیان بدەن، داهێنانەکانیان گەورە و فراوانتر بکەن بۆی بۆ خزمەتی خەڵکی کوردستان و ناوچەکە بێت. یا گەنجێک پرۆژەیەکی بچووکی هەیە ڕەنگە پارەی پێ نەبێت پرۆژەکەی بخاتە سەر پێ و برەوی زیاتری پێ بدات. دەستگاکە دەستگیرۆی ئەم گەنجانە دەکا و وا دەکا بازارسازی لە سنوورەکەدا فراوانتر بێت، مەجای وەبەرهێنان زیاتر بێت و بازرگانیکردن لە سنوورەکە فراوانتر بێت. وەکو باسم کرد ئەمانە زیاتر لە شارە گەورەکان هەیە، لە پارێزگاکان هەیە، لە هەولێر، لە سلێمانی، لە دهۆک، لە شارەکانی دیکە هەیە. دەیانێت ئەو دەرفەتە بدرێتە ئیدارە سربەخۆکانیش، ئیدارەی ڕاپەڕین، ئیدارەی گەرمیان لە پارێزگای هەڵەبجە دواتر ڕەنگە هەموو ئەو شوێنانە بگرێتەوە سەرتا لێرەوە دەست پێ دەکات. وەکو باسم کرد لە سەعات 11:20 وا تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەت گەیشتۆتە ئێرە و لەگەڵ سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین لەگەڵ بەڕێوەبەری گشتی وەبەرهێنانی ڕاپەڕین لە کۆبوونەوەدان بۆ ئەوەی ئەم دەستگایە بکەوێتە سەر پێی خۆی ئەوە کارەکانی دەست پێ بکات و لە داهاتوودا دەست بە ئەو پرۆژە و پلانانە بکات کە پلانی بۆ دانراوە. خۆ دەزانی هەموو ئەمانە لە ڕێگەی پلانێکی استراتیژی گرنگەوە دەکرێت بۆ بەرەو پێشبردننی سنوورەکە. بۆیە ئەم کۆبوونەوەیە گرنگە و هەروەها ئەنجامەکەشی هەر گرنگە لە بەرەوەی خزمەتی خەڵکی سنوورەکە دەکا بە شێوەیەکی گشتی و بەتایبەتیش لە ناو چینی گەنج. خۆ دەزانی ئێرە دەستی کاری زۆرە، گەنجی زۆرە و ژماری دانیشتوانەکانی زۆر بووە. دەکرێت لە ڕێگەی گرنگیدان بە کەرتی تایبەتەوە، لە ڕێگەی گرنگیدان بە پرۆژە بچووک و مامناوەندەکانەوە، لە ڕێگەی برەودان بە بازرگانی کردنەوە زیاتر دەرفەت بڕەخسێنرێ هەم بۆ گەنجان هەم بۆ خەڵکی سنوورەکە. بۆیە وەکو باسم کرد زۆر گرنگە و کۆبوونەوە کە پاشکەمێکی کە تەواو دەبێت ئێمە هەوڵ دەدەین لەگەڵ کاقوبادیش قسە بکەین بۆ ئەوەی زانیاری زیاتر لەسەر ناوەڕۆک و دەستپێکردن و ئەنجام و ئامانجی پرۆژەکە زیاتر بۆ بینەرانمان بخەینەوە. سواز بۆ پەیامنەرمان خالید ئەحمەد کە ڕاستەوخۆ لە ڕانیە لەگەڵمان بوو. سواز بۆ زانیاریەکانت.